دیارە دوای ڕاگەیاندنی یەکلیستی لایەنە کوردستانەکان لە کەرکووک کۆمەڵە میکانیزم گرایە بەر بۆ ئەوەی کەوا ئەم لیستە پەرەی پێ بدرێەوە بەردەوام بێ لەوانە سەردانیکردنی وێنامی بوو بۆ گەڕانەوەی ئەو پرسە کە لە کەرکووک کورد داواکە دۆخەکە ئاسایی بکرێتەوە بەشداری بکە لە هەڵبژاردن و بە یەکلیستیش بەشدارە بێ. دواتریش کۆبوونەوەی ڕاگەیاندنی لایەنە کوردستانەکان بوو بۆ زیاتر هەماهەنگی لە نێوان ڕاگەیاندنی سەرجەم لایەنەکان و ڕاگەیاندکارانی شارەکە بۆ ئەوەی بتوانین لەم پرۆسەیە جوانترین و باشترین چۆنەڵێ پێگە بین وەکو کورد. خاڵێکە کۆبوونەوەی لایەنی ڕێکخراوە جەماوەتەکانی لایەنەکانە کە ئەویش بەم نزیکانە ئاکرێ. دواتریش قسەکردن لەسەرەوە هەیە میکانیزمەکان بەوا ڕاستەیە بن زیاتر چڕکردنەوەی پەیوەندیەکان و چۆنەڵێ نزیکبوونەوەی لایەنەکانە بۆ هەماهەنگی زیاتر لەسەر ئەو یەکلیستیە کە ئێمە هەمومان ئومێدمان وایە لایەنە کوردستانەکان کە ئەو یەکلیستیە سەر بگرێت و بەردەوام بێ. بنەوەی کە بڕیاری پێچەنانی لیستەکەماندا ئالیەتی کاری داهاتووی لیستەکە و حزبە بەشداربووەکانی لیستەکەماندا ئەویش برگتی بوو لە ئەنجامدانی کۆبڵێک کۆبوونەوەی فەرعی هەروەها کۆبنەوە لەگەڵ یۆنامی بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و لە نزیکترین کاتیشدا کە ڕۆژ دیاری نەکراوە بەڵام لە نزیکترین کاتدا بڕیار وایە برادەرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆبنەوەی دووەمی بەرپرسی حزبە کوردستانیەکانی کەرکووک ڕێک بخەن بۆ ئەوەی ئێمە لەسەر وردەکاری پێکهێنانی لیستەکە کۆبنەوە بکەین. ئەتر وردەکاریە تەکنیکیەکانی لیستەکە دیارە هیوامان وایە لەم کۆبنەوەی بتوانین ئەو بابەتانەش بە ئاسانی چارەسەر بکەین. بنەوەی دووەم بڕیارە درێ کۆمەڵێک ناو هەبوون تەڕەحکران لە پارتی سیاسی هەر لە کەسایەتی وەوانە کە بنە ناو لیستەکەوان دێک خەڵکیش ڕەنگە خۆیان پێیان خۆش بێ و داوایان کردووە لە لیستەکە لەگەڵماندا بن بۆیە لە کۆبنەوەی داهاتوو بڕیارە درێ لە بەشداریکردن یان بەشداری نەکردنی و بەڕێزانە لە لیستەکەدا کە تەسەورم وایە لیستەکە مەبدەئیەن لیستێکی کراوەیە هەر بە ڕێزێک هەر پارتێکی سیاسی کوردستانی بێ بەشداری بکات دەتوانێت بەشداری بکات. دیارە سەرجەم و لایەنە سیاسیانەی کە بەشدار بن لە دروستکردنی لیستێک یەکلیستی بۆ شاری کەرکووک ئەو خاڵانی کە زۆر گرنگ بۆ لایەن پیان وایە بۆ ئەمە پێویستیەکی ئەم قۆناغەیە بۆ ئەوەی کورد بتوانێت بەشداریی باشی لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگا هەبێەوە بتوانێت دەستکەوتی هەبێ زۆر بە گرنگ زانراوە کە یەکلیست دروستکرێ و یەکی لەو هەنگاوانەی کە سەرجەم لایەنە سیاسیەکان کۆکن لەسەری ئەوەی هەوڵ بدرێ لەگەڵ هەر لایەنێکی سیاسی کە ئێستاش لە کۆبوونەوەی دروستکردنی لیستەکەی ئامادە نەبووە بێتە ناو دروستکردنی ئەو لیستەوە بێتە بەشێک لەو یەکلیستی کە دروستکراوە. بۆیە ئێستا پێم وایە ئەو بڕیارەیەکەوە باز دەکرێت کە ئەو لایەنە سیاسیش داوێتی بە سەبارەت بەوەی کەوە ئەو نایەتەنەوە ئەو لیستەوە بەشدار نابێت. من پێم وایە ڕەنگە لایەنە سیاسیەکان هەوڵ لەگەڵ ئەو لەگەڵ سەرجەم و لایەنە سیاسی بدەن بۆی پێمان وایە ئەو یەکلیستیە پێویستیەکی قۆناغەکەی دەوێت سەرجەم لایەنە سیاسیەکان تیا بەشدار بن.